بەڵێ لەسەر بابەتی کشانەوەی پارتی لە هەڵبژارنەکانی پەرلەمانی کوردستان من لە ستۆدیۆ میوانێکمە بێت ئەویش بەڕێز ئارام ڕەسوڵ مامەند شۆڤەکاری سیاسی کاک ئارام بەخێر بێ بۆ ستۆدیۆ کوردستان 24 ئەگەر بەو پرسیارە دەست پێ بکەین ئەم هەڵوێستەی پارتی کە کشانەوەی بوو لە بەشداریکردن لە هەڵبژارنەکانی پەرلەمانی کوردستان ئایا لە کات و شوێنی گونجاوا بوو؟ بەڵێ سەرەتا سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانی بەڕێز و بە دەرفەتی دەزانم کە پیرۆزبایی هاتنی جەژنی نەتەوەی نەورۆز لە سەرجەم هاونیشتیمانیانی خەڵکی کوردستان بکەم. ئەمەوێ بابەتەکەم بەوە دەست پێ بکەم لەسەر ئەم قسەیە دەست پێ بکەم کە هەرێمی کوردستان و قەوارەکەی بەرهەمی خوێنی هەزاران ڕۆڵەی شەهیدی ئەم نیشتیمانەیە و بەرهەمی خەباتی نەتەوەیەکە. ئەمە ئەو پەیام و هۆشداریە بووە کە چەندین جار سەرۆک بارزانی و پارتی بە هەموو لایەکیان داوە لە شێوازی مامەڵەکردنیان لەگەڵ هەرێمی کوردستان. بەداخەوە هەندێک لایەن لە عێراق نە لەم پەیامە و نە لە هەموو پەیام و هەڵوێستەکانی هەرێمی کوردستان تێنەگەیشتن. بەردەوام بە شێوازی جیاواز هەوڵی دژایەتیکردنی قەوارەی هەرێمی کوردستان، هەوڵی دژایەتیکردنی مافە دەستوریەکانی خەڵکی هەرێمی کوردستان دراوە. لە ڕابردوودا ئەمەمان بینیوە. بەم دواییە لە نوێترین هەوڵدا لە ڕێگای دادگای فیدرالی بووە کە چەند ساڵێک کە بەردەوام دادگای فیدرالی لە ڕێگای بڕیارەکانی هەم پێشێلی مافە دەستوریەکانی خەڵکی هەرێمی کوردستان دەکات، پێشێلی دەستور دەکات و لەو چوارچێوەی دەسەڵاتی یاسایی و دەستوریەی کە بۆ دادگاکە دیاری کراوە لەوەش دەردەچێت بە ئاراستەی ئەوەی کە هەوڵی لاوازکردنی پێگە و قەوارەی هەرێمی کوردستان بدات. چەند جارێک لەسەر بڕیارەکانی دادگای فیدرالی پارتی دیموکراتی کوردستان و بە تایبەتیش سەرۆک بارزانی هۆشداری داوە لەوەی کە ئەمە بەم شێوەیە ناچێتە سەر. بەداخەوە لە دوا بڕیارەکانی سەبارەت بە هەڵبژاردن و بەو شێوەیە مامەڵەکردن لەگەڵ کورسی پێکهاتەکان و کۆتای پێکهاتەکان زەنگێکی مەترسیدار بوو بەوەی کە دادگای فیدرالی و ئەوانەی لە پشت دادگای فیدرالیەوەن ئێمە ئەومان لەبیر نەچێت تەنها ئەمە کاری دادگاکە نییە بەتەنیا، دادگاکە بێگومان تەوجیه وەردەگرێت لەم کارەدا بە خەریکە بە ئاراستەی ئەوە دەڕوا بەڕاستی نەک هەر دەستێوەردان لە کاروباری تەشریعیدا دەکات بەڵکو تەشریعی نوێدا دەڕێژێت بۆ زیاتر سنووردارکردنی سیستمی دیموکراسی و سنووردارکردنی توانا و قەوارەی هەرێمی کوردستان. باشە کە منەمێ بپرسم کاکێ ئارام، ینی پێتوانی هەڵوێستەکەی پارتی هەندێک تاخیر بوو، یعنی پێشتر کۆمەڵی بڕیار دەرکرا ئەکرا پێش ئەم بابەتانە پارتی ئەم کارتەی کە ئێستا بەرزی کردوەوە پێشتر بەرزی کردایەتەوە بەرامبەر بە دادگای فیدرالی و ڕاگررتنی لەو بڕیارە نادەسووریانەی وەکو باسیەکەی کا دەریەکرد. لەگەڵ هەر هەڵوێستێکی هەر بڕیارێکی دادگای فیدرالی پارتی ناڕەزایەتی خۆی نیشان داوە و بەیانی دەرکردووە و قسەی لەسەر کردووە و بەردەوام پارتی لە ڕێگای کەناڵە پەیوەندیەکانی کە لەگەڵ چه حکوومەتی ئێستای عێراق وەچی لەگەڵ لایەنەکانی پێکهێنەری حکوومەت بەردەوام لە هەوڵی گفتوگۆدا بووە بۆ ئەوەی کە هەوڵ بدرێت سنووردا بندرێت بۆ ئەم جۆرە کردەوانە و لێک تێگەیشتن هەبێ. پارتی هەمیشە بە ئاراستەی ئەوە بووە کە بە گفتوگۆ کێشەکان لەگەڵ بەغدا چارەسەر بکرێت و هەوڵ بدرێت نەگاتە ئەوەی کە پێویست کات هەڵوێستێکی لەم شێوەیە دەرببڕێت. من پێم وایە هەڵوێستەکەی پارتی کاتەکەی گونجاوە یەکەم دواتر وە بە شێوەیەک بوو کە چاوەڕوان نەکراو بوو. بەڕاستی تەوەجوهێک لە عێراقدا دروست بووە بەوەی کە هەرچی دادگای فیدرالی بڕیار بدات کورد ملکەچی دەبێت. بۆیە زۆر سروشتیە دادگای فیدرالی بڕیاری نادەستوری بدات، بڕیار بدات لە دژی کیانی و قەوارەی هەرێمی کوردستان، بڕیارەکانی بە هەر شێوەیەک بێ، ینی وێنەیەک دروست کراوە کە تەواو ئیتر دوا قسە لە پرۆسی سیاسی عێراق و لە حکومڕانی داهاتووی عێراق دادگای فیدرالی دەیکات. پارتی بەم هەڵوێستە وتی نەخێر بەم شێوەیە نییە. هەمومان پێمان خۆشە کە دادگای فیدرالی لە چوارچێوەی ئەرکە دەستوریەکانیدا پارێزگاری لە دەستور بکات. کاک ئەمەر بەڵام ئەمەمان لەبیر نەچێتەوە هەمان ئەمانەی کە ئێستا بە ناوی دادگای فیدرالیەوە و بڕیارەکانی دادگای فیدرالی ئەیانەوێت مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان پێشێل بکەن،
هەر ئەوانە ئامادەنین خودی دەستوری عێراق جێبەجێ بکەن. دروستە. پارتی هەمیشە ئەم پەیامەی گەیاندۆتەوە کە با چارەسەری کێشەکان و ناکۆکیەکان لە ڕێگای دەستورەوە بێت. پێش هەموو کەس پارتی ئەم ئامادەیی هەبووە. خاڵێکی تری زۆر گرنگی ئەم هەڵوێستەی پارتی لەم کاتەدا نەک تەنها بۆ لایەنە عێراقیەکان بەڵکو بۆ سەر ئاستی ڕایگشتی ناوخۆی هەرێمی کوردستانیش ئەوەیە کە بەڕاستی ناکرێ هەرێمی کوردستان دوایی 10 ساڵ خەبات و قوربانیدان بۆ دەستکەوتەکانی و بە بینینی ڕۆڵێکی سەرەکی لە بنیادنانی عێراقی نوێ و تەنانەت لە دوا هەڵوێستەکانیشدا لە تێکشکاندنی داعش کە هەڕەشە بوو بۆ سەر هەموو عێراق ئێستا بکەوێتە بەر ڕەحمەتی دادگایەک کە تەوجیهات لە دەرەوەی دەستور و لە دەرەوەی یاسا وەردەگرێت و بڕیار بە شێوازێک دەدات کە دەستکەوتەکانی ئەم هەرێمە لە ناو ببات و کەمی بکاتەوە. بۆیە ئەمە بە خەڵکی کوردستان بۆ بەلایەنە سیاسیەکانی تری هەرێمی کوردستانیش دەڵێت ئەمانەی کە ڕۆژانە لە سۆشیال میدیا و لە میدیاکان وێنەیەکی دادگای فیدرالیان کردووە کە بڕیارەکانی ئیتر تەواو و کۆتایی پێهاتۆ کۆتایی دنیا و ئەبێ هەرچی ئەوان وتیان ئێمە وەکو هەرێمی کوردستان ملکەچی بین بەوانیش ئەڵێت نەخێر. دەستکەوتەکان و خەباتی خەڵکی کوردستان زۆر لەوە گەورەترە کە تەنها بڕیارەکانی دادگای فیدرالی بتوانێت لە قالبی بدات. باشە چ گۆڕانکاریەک یەنێتەکایەوە ئەم هەڵوێستەی پارتی ینی گۆڕانکاریەک لە دوای ئەم هەڵوێستەی پارتی نواندی پێت وایە لەلایەنە عێراقیەکانەوە بە تایبەتی وەک تۆڵی هەندێک لەوانەیە کە دەستیان لە پشتی دادگای فیدرالیەوە هەیە لە دەرکردنی ئەم بڕیارانە بێتەکایەوە. ئێمە زۆر جار پێشتریش لەگەڵ هەر ئەنجامدانی هەر هەڵبژاردنێک لە عێراقدا و کاتی گفتوگۆکان هەمیشە ئەوەمان بەدی کردووە کە لایەنەکانی عێراقی مرونەتێکی زۆریان نیشانداوە بۆ هاتنە پێش و ڕێککەوتن لەگەڵ کورد تا ئەو کاتی کە حکوومەت تەشکیل دەبێت. بەداخەوە بە ماوەیەکی دیاریکراویان کورد لە دوایی تشکیلبوونی حکوومەت پاشگەز بوونەتەوە لە سەرجەم ڕێککەوتنەکانی کە واژوویان کردووە لە سەرجەم بەڵێنەکانی کە داش ئێمە تاکی بەم ئەزمونات تێپەڕین. ئەمە من ویستم لەسەر ئەم خاڵە بەڕاستی هەندێک بوەستین و قسەی لەسەر بکەین ئەویش ئەوەیە کە تا چەند ئێمە بتوانین باوەڕ بە بەڵێنەکانیان بکەینەوە دووبارە. بڕیاری ئەم جارەی پارتی هەڕەشەیەکی زۆر جددیە بۆ سەر کۆی پرۆسەی سیاسی لە عێراقدا بۆ سەر پێگەی ئەو لایەنانەی کە ئێستا بە جۆرێک دەسەڵاتیان گرتۆتە دەست بە جۆرێک حکومڕانی دەکەن کە ئەمان ئەوان خاوەنی عێراقن. بۆیە جیاوازیەکە لەوەدایە کە ئەمانە ئەبێ بیر لەوە بکەنەوە کە داهاتووی پرۆسەی سیاسی لە عێراقدا چی لێ دێت نەک تەنها لە هەرێمی کوردستان. ئەمە خاڵی گرینگە لەوەدا کە تا ئێستا ئەوەی بەدیمان کردووە هەڵوێستی داواکاری پێداچوونەوەی پارتیە بە بڕیارەکانی. لە ڕۆژانی داهاتوودا لە ئایندەیدا نزیکدا دەبینین لەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم پەیامە و هەڵوێستەی پارتی دەکرێت. ئەگەر بیرکردنەوەی ئەو لایەنانە بە ئاراستەی دژایەتیکردنی هەڵوێستی پارتی بێت ئەوە بێگومان چارەنووسێکی زۆر نادیار و خراپتر چاوەڕوانی خۆیان دەکات لەوەی کە ئەگەر ئەوان پێیان وا بێ بەرامبەر هەرێمی پارتی لەو هۆشداری کە داوێتی باس لە ئەگەری کشانەوە لە پرۆسی سیاسی لە عێراقاکە ئەمە لەسەرم خاڵم ڕاوەستین چۆن بزانین ئەگەر گەشتە ئەوەی پارتی لە پرۆسی سیاسی لە عێراقا بکشێتەوە مەسەڵەن چارەنووسی پارتی و هەرێمی کوردستان هاوشێوەی ئەوەی کە سونەکان کشانەوە لە پرۆسی سیاسی و سەدر کشایەوە لە پرۆسی سیاسی بەم شێوازە نەبێت گرنتی چییە؟ بەڵێ سەرەتا دەبێت ئێمە ئەوە بڵین کاک ئەمە پارتی خاوەن پش و درێژیە لە سیاسەتکردن و بڕیار بە کتوپڕی نادات و بڕیار نادات لە هیچ پرۆسەیەکدا بەبێ ئەوەی کە هەموو لایەنەکانی دراسە کرد بێت. ئەوە لە ڕابردوشدا بەدی کراوە و ئەوەیەکێکە لەو پێناسانەی کە هەمیشە بۆ پارتی دموکراتی کوردستان باز دەکرێت لەوەی کە زۆر پش و درێژە و هەمیشە هەموو ڕێگایەکانی گفتوگۆ و دایلۆگ تاقی دەکاتەوە پێش ئەوەی کە بگاتە ئەوەی کە بڕیارێکی کۆتایی بدا. ئەمە یەکەم بواتە لە دوا هەڵوێستیشدا دەرگای گفتوگۆ بەدی دەکرێت و تۆپەکە فرێدراوەتەوە ساحەی هاوپەیمانی پێکهێنانی ئیدارەی دەوڵات کە کاتی ئەوە هاتووە واز لەو جۆرە بیرکردنەوەیە بێنن بگەڕێنەوە بۆ ئامادەییتان بۆ جێبەجێکردنی ئەو خاڵانەی کە ڕێککەوتنی پێکهێنانی کابینەی ئێستای عێراقی لەسەر کراوە یەکەم دواتر
ئەگەر ئێمە باز لەوە بکەین کە پارتی لە دوجار بڕیار بدات لە پرۆسی سیاسی عێراق بکشێتەوە و ئەوەی کە جەنابەت باست کرد هەندێک لێرە و لەوێ گوێبیستی ئەوە دەبین ئەبێ ئێمە تەماشای سونە بکەین و تەماشای هەڵوێستەکانی بەڕێز موقتەدا سەدر بکەین. من جارێکی تر ئەمە دەگەڕێنمەوە بۆ پەیامەکەی بیدایەتی قسەکانم، ئەویش ئەوەیە هەرێمی کوردستان جیاوازە لەگەڵ سونە و لەگەڵ بەڕێز سەدر. کاک ئەمار ئەوەمان لەبیر نەچێتەوە هەرێمی کوردستان لە ساڵی 1991ەوە وەکو هەرێمێکی دیفاکتۆی ئەمری واقع لە عێراقدا بوونی هەبووە. ئەمە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان هەدیە و بەخششی لایەنە عێراقیەکان نەبووە بۆ هەرێمی کوردستان، بەڵکو لایەنە عێراقیەکان من ئەمەوێ بە بیری خەڵکی هەرێمی کوردستانیش و ئەوانیش بێنمەوە کە لە ساڵی 2002-2003 کە بستێک خاکیان نەبوو لە عێراقدا هاتن لە سەلاحەدین لێرە کۆبوونەوەیان دەکرد لە دوای پرۆسەی ئازادی عێراق چی بکرێت کەوا بێ ئەمە بەو شێوەیە نییە کە بەڕاستی هەڵوێستی کشانەوەی پارتی وەکو هاوشێوەی سونە دەبێت و وەکو هین دەبێت جیاوازیەکی زۆر هەیە لێرەدا و ئەو دووە خاڵیش کە دەمەوێت باسی بکەم ئەوەیە کە هەڵوێستەکانی دادگای فیدرالی عێراق و ئەو لایەنانەی کە لە پشت ئەم هەڵوێستانەوەن بەرامبەر بە سونەش بەڕاستی سونەش بێزاریەکی یەکجار زۆری هەیە و تێدەگەن لەوەی کە ئێستا سونەکان یعنی باشتر تێدەگەن لەوەی کە ئێستا ئەم هەڵوێستەی پارتی لەسەر چ بنەمایەک دەربڕاوە. ئارام ڕەسوڵ مامەند شرۆڤەکاری سیاسی زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئێوە.